دوای ئازادکردنی ناحیەی بەرتلە دەتوانین بڵێن بەشێکی زۆری ئەو گەڕەک و ئەو ماڵانەی کە لەو ناحیەیەدان دوای ئازادکردنی ئێستێمەوەکو تیمی کورسات نوێز لەو گەڕەکەداین سەردانی بەشێکی زۆری کۆڵانەکان و ئەو شوێنانەما کردووە تەواوی ئەو خانوانەی کە لەو ناحیەیە بەرچاو دەکەون شوێنی ئاسەواری گولایان پێوە دیارە کەلوپەلی ماڵەکانیان هێناوتە دەرەوە بەشێکی زۆری پێداویستەکانیان دەتوانین بڵێن تێک دراون لە شوێنی خۆیان نەماون تا ئێستا هێزەکانی دژە تیرۆری عراقی سەرقاڵی ئەوەنکەوە ئەو بۆمبە چێندراوانەی کە لەو گەڕەکەدا پوچەڵی بکەنەوە. ئەوەیەکێکە لەو کۆڵانەیەکەوە لە ماوەی ڕابردوو دەتوانین بڵێن ئەمڕۆ کۆتایی بە ڕێکخراوی تیرۆریستی داعش هاتووە لەم ناحیەیە دوای ئازادکردنی دەبینین بەشێکی زۆری ئەو خانوانێکەوە خاپڕ بوونە شوێنی گول لە تۆپ و تەنانەت تەواوی ئەو کەرستە سەربازیانێکەوە لەو شەڕە بەکارهاتوون لە بەشێکی زۆری ئەو خانوانەدا بەرچاو دەکەون دەتوانین بڵێن ئەوە یەکێکەوە لە پاژماوانی ئۆتۆمبیلانێکەوە کراوەتە ئامانج دیارنی ئەوە فڕۆکە زەنجەکان لێداوە یاخود هێزەکانی پێشمەرگە یاخود سوپای عراق ئەو خانوویان کردوتە ئامانج بۆ پێیکەوە دیار بووە یەکێک بۆ لەو شوێنانەیەکەوە ڕێکخراوی تیرۆریستی داعش بەکاری هێناوە کراوەتە ئامانج. ئەوە یەکێک لەو ئاڵانەی ڕێکخراوی تیرۆریستی داعشە دوای ڕزگارکردنی بەرتلە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هێنا خوارەوە و ئاڵای عراقیان لە شوێنی هەڵکرد دیارە هێزەکانی عراق هێزەکانی دژە تیرۆری عراق ئەمڕۆ دەتوانین بڵێن بە تەواوەتی بەرتلیان ئازاد کردووە و بەشێک لەو شارۆچکانەی کە دەوروبەرین تا ئێستا شەڕ تێدا بەردەوامە ئەمە یەکێک لەو ئاڵانەیەکەوە ڕێکخراوی تیرۆریستی داعش لە پاڵ ئەو نووسینەی کە هەیە لا ئیلاها ئیلا الله چەندین تاوان دەکات دژ بە مرۆڤایەتی دژ بە ئینسانیەت کە تەواوی ڕێکخراوە نێودەوڵەتی جیهانیەکان دژایەتی دەکەن. بەڕاستی زۆر من بۆی قەناتە جوان لەگەلمانە لە هەمی لایکەوە لە حەی مەعرەکەیکەوە لەگەلمانە و ئیشەڵڵا ئەمڕۆ سعات دەوری سعات 10 ئێرە بە کاملی تەواو بوو و ئیشەڵڵا وەزعمان لە باشییە و مفەخی زۆری هەبوو بەس الحەمدلله جەماعات و بەخۆمان باشین و الحەمدلله ئیشەڵڵا بەزووترین وەخت ئیشەڵڵا دەچین بەرەو پێشتر. ئەوە یەکێکی دیکە لە کۆڵانەکانی ناحیەی بەرتلەیە کە ئەمڕۆ ئازاد کرا لە ئێستادا بەشێک لەو سوپایی کە ئازادی کردووە لەم شوێنە نیشتەجێ کراوە بەشێک لە تیمەکانی پوچەڵکردنەوەی مین سەرخاڵی ئەوەنکەوە بەشێک لەو ڕێگا سەرچانێکەوە بۆمبی تێدا چێنراوە پوچەڵی بکەنەوە بۆ ئەوی کاراسانی بۆ هێزە ئەمنیەکان بکات بۆ بەشێک لەو حاڵەتیانە بکات کە سەردانی ماڵەکانیان دەکەنەوە دەبینین لە ئێستادا تەواوی کۆڵانەکان تەواوی خانووەکان تەواوی شوێنە گشتیەکان تەنانەت ڕێکخراوی تیرۆریستی داعش سوودی لەوە وەگرتووەکەوە ئەو خانوانەیەکەوە یاخود ئەو باڵەخانە بەرزانەیەکەوە لەو شارۆچکەیە لەو ناحیەیە هەیە بەکاری هێناوە بەڵام بەشێکی زۆری خانووەکان لەلایەن هێزەکانی پێشمەرگە هێزەکانی سوپای عراق ئەو تەنانەت لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانانیشەوە کراوەتە ئامانج خاپور کراوە بەرتلە ئێستا وەکو شوێنێک کە وە پاژماوەی جەنگێکی قورسی تێدا بەدی دەکرێتن.